چەند وڵات گەڕای؟ هەموو دنیام بینیوە هەتا بەرازیل جنوبی شەرقی ئاسیا ئەفریقیا ئەوروپا خۆم جنسەی ئەوروپیم هەیە جەنابێ تەواو کردووە واتە خانەنشین بووی لێ ئێستاە چی ئەەکەی بە چیۆ سەرقاڵی؟ وەڵا خەریکە میشە خەریکە میشەی؟ بەڵێ. کات دروستەکەی؟ بەڵێ کات چه هەستێکە بۆ منێت تۆ کاتێکە فڕۆکەوانێ دروستەکەی؟ ڕاستێکی زۆر خۆشم هەیە وەکو خۆمی لێبێت پێم خۆشە چەند ساڵ فڕۆکەوان بووی؟ من لە زاری 1970ەوە تا 2022 هەشتاویەک بۆ لە 2022 لە سلێمانی چەند وڵات گەڕای؟ هەموو دنیام بینیوە هەتا بەرازیل جنوبی شەرقی ئاسیا ئەفریقیا ئەوروپا خۆم جنسەی ئەوروپیم هەیە هەموو وڵاتم بینیوە خۆشە هەم وڵاتێک بینی؟ زۆر خۆشە خۆشتیش لەوە کە ناو فڕەکەوان نابیت باشە فڕۆکەیەک بە ئاسمانەوە بەو گەورەیە بۆ هەموو سەرنشینەوە هەوا. لە هەوایە هەوا باشە ترسناک نییە؟ دەخێن زۆر لە سیارە ترسناکترە تا تایارە یانی ئۆتۆمبیل ترسناکترە؟ زۆر تارە زۆر خۆشە من دیسا کە سوای تارە من جاری وایە برین مەکولێتەوە چکە من 3 ساڵە وازم لێناوە خۆشین کارە خۆشین ئیشە دنیا بینی خەڵگە ناسی تعرف لەگەڵ خەڵکاکەیت ئەزانی خەڵک چۆن نەژی لە دەرەوە احترامێکە هەیە ڕێزێکە هەیە کاشتە و ماتارانە کاپتن فلان هات ئەمە ئێرلاینی فلان دابەزی ڕێزیش تایبەتیت هەیە لە چەند هێڵا ئیشە کردووە لە ماوەی کاکەتی عێراقیشم کردە و لێرە لە هێڵ ئێسمانی ئەزمە لێرە بەرەبەری چالاکی ئاسمانی بووم تارەمانەوە بە جاری وایە ڕەحلەمە کرد بەس لە بەقای 11 ساڵیشم کرد